بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕە 177. بابەتی لێدەرکردنی ژمارە کەرددارەکان. لێرە چ نووسرایە؟ هەڵوەشاندنەوە یان خوردکردنەوە لە لێدەرکردندا. کەی هەڵوەشاندنەوە پێویستە؟ هەڵوەشاندنەوە پێویستە ئەگەر هاتوو ژمارەیەکی تەواوم هەبوو، پاشان کەمکردن ئەوجا کەرتێک یان ژمارەیەکی کەرددار. زیاتر ئەگەر ژمارەی کەرددارم هەبوو، پێویستە ئەو دووەی خوردکەمەوە بیکەمە ژمارەی تەواو و کەرتێک وەکو ئێرە بیکەمە ژمارەی کەرددار. هەندێک جار وا پێویست دەکا ژمارەیەکی سروشتی دووبارە بنووسیەوە بۆ ئەوەی ژمارەیەکی کەردداری لێدەر بکەی. دووبارە نووسینەوە واتە ژمارە سروشتیەکە بکەمە ژمارەیەکی کەرددار. زۆر پێویستە ئەو جۆرە زۆر گرنگە بزانم، هەرچەندە ڕێیەکی دیش هەیە کە پێویست ناکە ژمارەی سروشتی بکەمە ژمارەی کەرددار، بەڵام لێرە چونکە ئەو ڕێگەیان بەکارهێنا لەو کتێبەی ڕەنگە پێویست بی ئەو ڕێیەش بزانی. ئەو ڕێیە کووە؟ پێش هەموو شتێک لێرە شریتی کەرتەکانیان بەکارهێنایە دووی تەواو، ئەوها واتە دووی تەواو لێرە یەک، ئەوەش یەک دەکا دووی تەواو. ئەو دووی تەواوە چی لێ دەردەکەین؟ یەکی تەواو و 3/8. یەکی تەواو و 3/8 لێ دەردەکەین، واتە یەکی تەواو ئەوها، ئەوجا 3/8. لێرە چ کرایە؟ دووی تەواوم هەبوو، یەکی تەواو ئەوها دەنووسم، یەکە کەیدی دەکەمە 8 بەش. 1 بەش، 2 بەش، 3 4 5 6 7 8. ئەوجا دەینووسم وەکو 8/8. دەینووسم وەکو 8/8. ئێستا لە کاتی لێدەرکردن ژمارە تەواوەکە دووەکە بووە 1/8. کەرتەکەی دیکەش ژمارە کەرددارەکە وەکو خۆی دەنووسرێتەوە. ئێستا زۆر ئاسانە، 1 کەم 1 دەکا 0، واتە هیچ نانووسم. پاشان ئەو کەرتانە لێک دەردەکەم، ژێرەکەیان یەکە زۆر باشە، یەک ژێرەی دەنووسم، 8 کەم 3 5/8 بەش، واتە ماوە 5/8. ئەوە 5/8. 5 پارچە لەو پارچانە کە یەکەکە کرایە 8/8. ڕەنگە زۆر ئاسان نەبی فێربوونی ئەو جۆرە لێدەرکردنە، لەبەر هەندێ نازانم لەبەر چ لەو کتێبەی یەکسەر بە زەحمەتی دەستیان پێ کردیە، پێویست بوو ڕاهێنانێکی زۆر بکەین لەسەر ژمارەی کەرددار و لێدەرکردن بە شێوەیەکی ئاسایی پێشی ئەوەی ژمارەی سروشتی بینین و کەرتی لێدەر بکەین. لەبەر هەندێ ئەمن تۆزێک ڕاهێنان لە جێشکە ڕوون دەکەمەوە لەسەر لێدەرکردنی ژمارەی کەرددار کە ئاسانە، پاشان دەینە لای ژمارەی سروشتی. بۆ وێنە ئەگەرە من دووم هەبوو، 2 4/5 کەم 1/3/5. دوو ژمارەی کەرددارم هەیە، لێدەرکردنە چ دەکەم؟ یەکەم شت 2 کەم 1 یەکسانە بە یەکی تەواو، لێرە دەنووسم لەو خوارەی، ئەوە تەواو بوو. ئێستا کەرتەکان، ئەو کەرتە
کەم ئەو کەرتە چونکە ژێرەکەیان یەک ژێرەیە کەواتە دەنووسم 5 سەرەی کەرتەکان لێ دەرکردن 4 کەم 3 یەکسانە بە یەک وەڵامەکە بووە یەکی تەواو 1 بەش لە 5 بەش. زۆر زۆر ئاسانە ئەگەر هاتوو ژێرەی کەرتەکان 1 بوو و ئەگەر هاتوو هەردوو ژمارەکانیش ژمارەی کەرت دار بوون. ڕاهێنانی دیکە دیسان لێرە بۆ وێنە ئەگەر هاتوو ژمارە 4 6 بەش لە 9 بەش کەم 4 و 1 بەش لە 9 بەش چ دەکەم یەکسەر ژمارە تەواوەکان لێک دەردەکەم لێ دەرکردن 4 کەم 4 یەکسانە بە 0 کەواتە هیچ ژمارەی تەواو نییە یەکسەر کەرتەکەی دەنووسم کەرتەکان لێک یەکیان 6 لە 9 1 لە 9 چونکە هەردووچیان ژێرەکەیان 9 زۆر زۆر باشە 9 دەنووسم ئەوجە 6 کەم 1 دەنیا سەرەی کەرتەکان لێ دەرکردن 6 کەم 1 یەکسانە بە 5 جیاوازیەکە کردیە 5 بەش لە 9 بەش. ئەو جارەی ئەگەر هاتوو ژمارە دەم هەبوو و 3 بەش لە 4 بەش کەم 5 و 1 بەش لە 2 بەش. ئەو جارەی کەرتەکان ژێرەکەیان یەکشت نییە پێش هەموو شتێک ژێرەکەیان ڕێک دێخم ئێرەش دەکەمە 4 جارانی دوی دەکەم سەرێ و خوارێ ئەوجا ئەو کەرتە پەمبەچی بەسەر هات بووە ئەو کەرتەی وەکو خۆی دەنووسمەوە لە خوارێ 10 3 بەش لە 4 3 بەش لە 4 بەش کەم کەرتەکەی دیچی لێ هات بووە 5 2 بەش لە 4 بەش. ئێستا زۆر زۆر باشە 10 کەم 5 یەکسانە بە 5 3 کەم 2 یەکسانە بە 1 ئەو 4ەش هەروەکو خۆی هەمیشە هەمان ژێرە دەنووسرێتەوە. جیاوازیەکە کردیە چەند کردیە 5 و 1 لە 4 ئەنجامی لێدەرکردنەکە لێدەرکردنم هەبوو 5 و 1 لە 4. ئێستا تۆزێک باسکەم خورتکردنەوە کووە ئەم دەبی بزانم هەموو ژمارەی تەواو بۆ وێنە ئەگەر ژمارە 6م هەبوو ژمارەی تەواوە ئەو شەشەی ئەوەی ڕاستی بی دەتوانم بنووسم وەکو 5 ئەو یەکەی کەماوە 1 کۆ 5 6 دەکاتە 1 کۆ 5 ئەو 5ی هەروەکو خۆی دەنووسمەوە بەڵام یەکەکەی بە کەیفی خۆم دەتوانم بنووسم وەکو 2 بەش لە 2 بەش یان 5 تەواو 3 بەش لە 3 بەش واتە ئەو یەکەی لە کاتی خورتکردنەوە ئەو ژمارە سروشتێکە هەمیشە یەکی لێ وەردەگرم کە یەکم وەرگرت چەند دەمێنێتەوە بە تەواوی دەینووسم ئەو یەکەی کە وەرم گرتیا دەیکەمە کەرت سەرە و ژێرەی وەکو یەک بی ئەوجە هیچ کێشەنی ئەگەر کردمە 2 لە 2 3 لە 3 4 لە 4 5 لە 5 12 لە 12 هەزار لە هەزار هیچ کێشە نییە ژمارەی سروشتی هەمیشە دەتوانم ئەگەر 6 بوو بیکەمە 5 تەواو و کەرتێک سەرە و ژێرەی وەکو یەکە. ئێستا بە هەندێک ڕاهێنان بکەم لەسەر ئەو جۆرە ژمارانە بۆ وێنە ئەگەر کەرتی ژمارەی تەواو 7م هەبوو دەیکەمە 6 و 4 لە 4 یان دەیکەمە 6 و 5 لە 5 یان 6 و 8 لە 8 کوو بڕیاردەدەم بیکەمە چەند لە چەند ئەوەی ڕاستی بی
کردەکەی کە لێی دەردەکەم ئەو کرد ژێرەکەی چ بوو ئەمنیش کردەکەی خۆم دەکەمە هەمان ژمارە. هێشتا ڕاهێنان ئەگەر ژمارە 4 هەبوو دەیکەمە چ لە کاتی خورتکردنەوە دەیکەمە 3 تەواو و بۆ وێنە 5 لە 5 یان دەیکەمە 3 تەواو و 9 لە 9 یان دەیکەمە 3 تەواو و 2 لە 2 یان دەیکەمە 3 تەواو و 10 لە 10. ئەوە هەمیشە 4 دەبیتە 3 تەواو. هەمیشە تەنیا یەکی لێ کەم دەکەمەوە، ئەو یەکەی کە کەمی دەکەمەوە وەکو کردەی نووسم چونکە 5 لە 5 ئەوەی ڕاستی بی هەردەکا یەکە کەشکە کۆ دەکەمەوە لەگە 3 دیسان دەگەڕێتەوە دەبیتەوە 4. کەواتە زۆر ئاسانە ئەگەر ڕاهێنانم کرد لەسەر خورتکردنەوەی ژمارە سروشتیەکان. بۆ وێنە ئەگەر ژمارە 3 هەبوو خوردی دەکەمەوە دەیکەمە 2 و 2 لە 2 یان دەیکەمە 2 و 3 لە 3 یان دەیکەمە 2 4 لە 4 یان 2 5 لە 5 یان 2 6 لە 6 هەتا دوای. ئەوجا ئێستا هەندێک لەو پرسیارانە شیکار دەکەم بۆ ئەوەی لێرە شیکاریان کرد ئەوەی شیکار ناکەین بۆچی لە هەنگە ئەوە شیکار ناکەن. لێرە هەرچەندە هەست دەکەم ئەو پرسیارانە بەڕاستی زۆر زەحمەتن چونکە هێشتان پرسیاری ئاسانمان شیکار نەکردیە، یەکسەر هاتینە لای پرسیاری قورس و زەحمەت. کەواتە ئەمن نازانم کامە لە ئەوەی هەست دەکەم ئەوە زۆر زەحمەتە جارێ لەوەی گەڕێم جارێ بە ئەوەش هەر زەحمەتە هەمویان ئەو پرسیارانەی ئێرە هیچیان ئاسان نینە. ئەوەی ڕاستی بی نازانم کوڕ ڕوون کەمەوە بەڵام با دەست پێ بکەم تازە هەرچی دیکە هەر دەبی چاچیان کرد. بەس لێرە نووسرایە بە شریتی کەرتەکان ئەو پرسیارانە چاکە. ئەگەر بە شریتی کەرتەکان بێ ڕەنگە ئاسانتر بی بەڵام چونکە ئەمن ناتوانم شریتی کەرتەکان بەکاربینم تەنیا دەتوانم ئەمن ژێرەکانیان ڕێک بێخم بەو شێوەیە. کەواتە ناچارم لە ئێستاوە ئەمن باسی ڕێگەیەکی بکەم کە لەو کتێبەی هێشتا ڕەنگە باسییان نەکردبی. ئەویش ئەوەیە کە دوو ژمارەی ئەو هام هەیە هەردووچیان کەرددارن لە کاتی لێدەرکردن ئەو کێشەیە دێتە ڕێم. ئەویش ئەوەیە تەمەشای کەرتەکان دەکەم 1 لە 6 4 لە 6 1 لە 6 گچکەترە لە 4 لە 6. ئەوەش دەبێ ئەم بزانم 1 لە 6 گچکەترە لە 4 لە 6 کەواتە هیچ کات ناتوانم 1 لە 6 4 لە 6 لێ دەرکەم. ناچارم ئەو دووەی خورد دەکەمەوە کە ئەو دووەم خورد کردەوە دەیکەمە چ دەیکەمە 1 و 6 لە 6 لەبەر چ کردمە 6 چونکە لێرە 6م هەبوو لێرەش کە کردمە 6 لە 6 پاشان لێرەش بەخۆم 1 لە 6م هەیە ئەو 1 لە 6 و 6 لە 6 کۆ دەکەمەوە دەبیتە 7 لە 6 کاتە کە کۆی دەکەمەوە لەگەڵ 1 لە 6 ئێرە دەبیتە یەکی تەواو 7 لە 6. ئێستا دەتوانم لێدەرکردن بکەم کەم 1 و 4 لە 6. ئێستا ئاسان بوو. ئەوجا 1 ژمارە تەواوەکان لێک دەردەکەم 1 کەم 1 یەکسانە بە 0 کەواتە هیچ نانووسم. دەچمە لای کەرتەکان 7 کەم 4 یەکسانە بە 3 شەشەکەش وەکو خۆی دەنووسمەوە
ئێستا 3/6 سادەترین شێوە نیە کۆڵکەی هاوبەشەیە سەر و ژێرەی دابەشی 3 دەکەم ئەوجا دەبیتە 1/2 ئەوە جیاوازێکەیە ئەوە ئەنجامی لێ دەرکردنە. پرسیارەکی دی ڕەنگە لەبەر هەندێ پرسیارەکان زەحمەت بن چونکە نووسرا بە شریتی کەرتەکان ئەمنی شریتی کەرتەکانم نییە لەبەر هەندێ زەحمەت دەبێت لێرە دیسان تەمەشا دەکەم 1/4 گچکەترە لە 3/4 کەواتە ناتوانم لێ دەرکردن بکەم دیسان شەشەکەی دەبی خورد بکەمەوە شەشەکە دەبیتە 5/4 بەخۆشم 1/4 هەیە کۆی دەکەمەوە لەگەڵ 4/4 دەبیتە 5 ئەو کات 5/4. ئێستا زۆر باشە کەرتەکەی هیچ دەستکاری ناکەم وەکو خۆی دەنووسمەوە 2/3. ئێستا لێ دەرکردنەکەی دەکەم 5 کەم 2 یەکسانە بە 3 و 5 کەم 3 یەکسانە بە 2/4. 2/4ش چونکە سادەترین شێوە نیە دابەشی 2 دەکەم سەرە و ژێرە دەبیتە 3/1/2 3.5 ئەنجامی لێ دەرکردنەکە کردیە 3.5 یان جیاوازیەکە کردیە 3.5. پرسیاری ژمارە نازام لەبەر چ ئەوها زەحمەتیان کرد یەکسەر هەموو کەرتەکان 3/8 زۆر گچکەترە لە 7/8 کەواتە دیسان ئەمن دەبی ئەو چارەی خورد کەمەوە کە چارەکەی خورد دەکەمەوە دەبیتە 3/8 هەشت ئەو هەشتە کۆ دەکرێتەوە لەگەڵ ئەو سێی دەکاتە 11 کاتە لێرە دەنووسم 11/8 ئەوجا ئەو کەرتەی وەکو خۆی دەنووسمەوە 3/7/8. ئێستا لێ دەرکردنەکە 3 کەم 3 0 هیچ نانووسم 8 لە خوارێ دەنووسرێ 11ش هەفتی لێ بڕوا یەکسانە بە 4 دابەش 8 دەکاتە نیو واتە سەرە و ژێرە دابەشی 4 دەکەم کۆڵکەی هاوبەش. پرسیاری دیسان 1/3 گچکەترە لە 2/3 ناتوانم بێ خوردکردنەوە ئەنجام بدەم کاتە هەفتەکەی خورد دەکەمەوە دەیکەمە 6 تەواو و 3/3 کۆ دەکرێتەوە لەگەڵ 1/3 دەبیتە 4/3. هیچ کات ژێرەکان کۆ ناکرێنەوە دەبی ئەوی بزانم دەبیتە 4/3. ئەو کەرتار وەکو خۆیتی دەینووسمەوە 2/3. ئێستا زۆر ئاسانە 6 کەم 2 یەکسانە بە 4 تەواو کەرتەکە چەندە 4 2 لێ بڕوا 2/3 جیاوازێکە بووە 4/2/3. ئەوجە نازانم هەتا چەندی حەز دەکەن ئەو شیکارانە ئاسانە. ئەمە لێرە ماڵپەڕێکی نیشان دەدەم لەوانەی ڕابردووش نیشانمدا دەربارەی ساختکردنەوەی یان لێ دەرکردن و کۆکردنەوەی ژمارە کەردارەکان دەتوانێت خوێندکاری ژیر ئەو ماڵپەڕەی بەکاربیێنی هەر بۆ ئەوەی ساغی بکەیەوە بزانی ژماردنەکەت ڕاستە یان نەک بۆ ئەوەی تەنیا بەکاری بینی و بە خۆت ڕاهێنان نەکەی هیچ کات بۆ ئەوەی نییە. ئێستا بچمە ئەو ماڵپەڕەی لە چێن دەرێ ماڵپەڕەکە دەچینە گوگڵ لە گوگڵ چ دەنووسین دەچینە گوگڵ لێرە دەنووسین ئەو شەی بنووسە ئۆنلاین
پاشان سکول ئەو جە کاڵکوڵیتر ئەو ئێرە لێدا ئەوها بنووسە ئەو جە کامەی هەڵبژێرین ئێرە ئۆنلاین فراکشن کاڵکوڵیتر وەکو دەبینین دەبی کلیک لەسەر ئێرە بکەین ئێرە کلیک لەسەر دەکەین یەکسەر دێنە ئەو ماڵپەڕەی لۆ کۆکردنەوە و لێ دەرکردنی ژمارە کەرتدارەکان بەکار دەتوانین بینین ئەوەی خراپە لێرە ئەوەی باش نییە باسیشم کرد لەوانەیە ڕابردوو ڕیکلامەکی زۆر دێتە سەر ئەو کەرتانە کە هەندێک جار ناتوانم بیان بینم بەداخەوە ئێستا دەچم لێرە تەمەشا دەکەم ئەوەی کە بە خۆمان شیکارمان کرد بۆ وێنە 2/6 1 و 4/6 بزانم ڕاستمان شیکار کردیان نە هەرچەندە لە بیرم نایە چەند دەرچوو ژمارەکە بەڵام 2/6 1 و 4/6 لێرە دەنووسین دووەکەی 2 لێرەش 1 لێرەش 6 کەم لێرە دایکەمە کەم 1 و لێرە دەبی بنووسین یەکسەر ڕیکلامەکە دێ ناتوانین هیچ بکەین 1 و 4 لێرە لە 6 ئەو جە ئێستا دەبی جێ هەبی هیچ نەبی تەمەشایەکی ئێرە بکەم کلیک لەسەر دەکاتەی دادەنێم ئەوها ئێستا لێرە چاچی کرد کردیان نیو وابزانم ئیمنیش هەر کردیە نیو دیاریش نێ نیوەکەوەی ڕاستی بی لەبەر ئەو ڕێکلامانە دیار نابی ئەوە کردیە نیو لێرە تازە تۆزێک دیار بوو ئەوان کوچاچیان کردیە لێرە بە شێوە چیت کە چاچیان کردی ئەمن ئەو شێوەیەش دەتوانم هەز دەکەم ئەو شێوەیە ئەو ڕێگەی کە ئێستا تۆزێک باسی دەکەم زۆر ئاسانترە لە خورتکردنەوە ئەو کردەی ئێرە 2/6 دەیکەینە ئەوە ژمارەی کەردارە دەیکەینە کەرد کو 2 جاران 6 12 کۆیەک 13/6 ئەوهای لێ دەکەین 13/6 زۆر ناخۆشە ڕیکلامەکە 13/6 کەرتەکەی دی 1 و 4/6 ئەویش 1 جاران 6 لەگەڵ 4 دەکاتە 10/6 ئەو جە زۆر ئاسانە لێ دەرکردنەکە کەواتە بە ئەمن ئەو ڕێژ ڕوون بکەمەوە 2/6 کەم 1 و 4/6 ئەو ژمارە کەرتدارە دەیکەمە کەرتێکی ئاسایی کو 6 جاران 2 12 یەکیش 13 دابەش هەمان ژێرە کەرتێکی دی چی لێ دەکەم 6 جاران 1 6 کۆ 4 10 دابەش هەمان ژێرە 6 ئێستا زۆر ئاسانە ژێرەکانیان وەکو یەکە تەنیا سەرای کەرتەکان لێ دەردەکەم 13 دەی لێ بڕوە یەکسانە بە 3 دابە 6 ئێستا سەر ئەو ژێرە دابەشی 3 کەرتەکە یەکسانە بە نیو هەز دەکەم ئەو ڕێیە باشترین ڕێیە ئاسانترین ڕێیە ئەگەر هاتوو ناچار نەکرای بە ڕێگەی خورتکردنەوە کەرتەکانت لێک دەربکەی ئەگەر ناچار کرای بێگومان دەبی ئەو ڕێگەش هەر فێربی هەرچەندە ڕێیەکی ئاسان نییە زۆر جار ئەگەر هەز دەکەی ئەو ڕێ ئاسانترە بێگومان تو سربەستی لە بەکارهێنانی هەڕێکی کە دەتەوێ بەمەرجەک ئەنجامەکە هەمان ئەنجامی
ئێستا کەرتەکانی دی بە هەمان شێوە شیکار دەکەم هەندێکیان هەمویان نابێ بۆ وێنە ئەو کەرتە 7 و 1 لە 3 جاران 7 21 یەکیش 22 لە 3 کەرتەکەی دی 3 جاران 2 6 6 و 2 8 لە 3 ئێستا 22 هەشتی لێ بڕوە 12 هەشتی لێ بڕوە 4 لە 3 دەبی ئەمن چاچی کەم 4 چەند 3 هەیە 4 هەیە 4 جاران 3 12 دەمێنێ 2 لە 3 4 تەواو 2 لە 3 ئەو لاپەڕەیە دەربارەی هەڵوەشاندنەوە یان خوردکردنەوە لە لێ دەرکردن خوردکردنەوە زۆر ئاسان نەبوو بەڵام ڕەنگە لەو زەحمەتانەش نەبی ئەگەر ڕاهێنانی لەسەر بکەی پاش ماوەیەک هەر ژمارەیەکی سروشتیت هەبوو دەتوانی خوردی کەیەوە هەمیشە ئەگەر ژمارەکە 2 بوو دەبیتە 1 و کەرتێک ئەگەر 3 بوو دەبیتە 2 هەمیشە یەکی لێ کەم دەبیتەوە تەنیا یەکی لێ کەم دەبیتەوە و ئەو یەکەی کە لێ کەم دەبیتەوە دەیکەینە کەرت لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 177 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی